سلااوان لەبێت لە شارپرێسەوەم کاتتان باش پوختەی هەواڵی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. بەشێک لە مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی سلێمانی ڕەتیان کردەوە بایکۆت بشکێن و هەفتەی داهاتوو دەست بە دەوام بکەنەوە. وێنەری بەشێک لە مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی زانکۆی سلێمانی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند بەردەوام دەبن لە بایکۆت و هەفتەی داهاتووش دەوام دەست پێ ناکەنەوە. ئاماژەی بۆ ئەوش کردتاوەکو ماف و شایستە داراییەکانیان وەردەگرن ناگەڕێنەوە ناو هۆڵەکانی خوێندن و دەست بە دەوامکردن ناکەنەوە. ئەوەش لە کاتێکدایە دوێنێ پێشڕە و حەمەجان یاریدەدەری سەرۆکی زانکۆی سلێمانی بۆ کاروباری خوێندکاران وتی لە ڕوانگەی خەمخۆری بۆ داهاتووی 23,000 خوێندکاری زانکۆی سلێمانی و هەڵنەپەساردنی ئەمساڵی خوێندن سەرجەم خوێندکاران ئاگادار دەکەنەوە هەفتەی داهاتوو پرۆسەی خوێندن دەست پێ دەکاتەوە. عێراق مەرجی نوێی بۆ ناردنی پارە داناوە و هەرێمیش دەیەوێت بە پەلە راپۆرتی خەرجی ئامادە بکات. تایف سامی وەزیری دارایی عێراق ناردنی داهات و خەرجی 3 مانگی تری هەرێمی کوردستانی کردووە بە مەرج بۆ ناردنی 600 ملیار دینارەکە. وەزارەتی دارایی هەرێمیش بە پەلە خەریکی ئامادەکردنی راپۆرتە. بە گوێرەی میدیاکان حکوومەتی هەرێم دەیەوێت تاکو یەکشەممە راپۆرتەکە تەواو بکات بۆ ئەوەی تایف سامی لە هەفتەی داهاتوودا یەکەم گوژمەی 600 ملیار دینار قەرزەکەی بۆ بنێرێت. تایف سامی وەزیری دارایی حکوومەتی فیدراڵ لە دوا کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراقدا ڕایگەیاندووە تاوەکو حکوومەتی هەرێمی کوردستان داهات و خەرجی بۆ هەر 3 مانگی 7 و 8 و 9 ڕەوانەی وەزارەتی دارایی عێراق نەکات ئەو ئامادە نییە پارەکە بۆ هەرێم بنێرێت. ڕۆژی هەژدەی ئەم مانگە شانتی حکوومەتی هەرێم بە سەرۆکایەتی ئاوات شێخ جەناب وەزیری دارایی چووە بەردەم لیژنەی دارایی پەرلەمانی عێراق. داهات و خەرجی حکوومەتی هەرێمی لە ماوەی 6 مانگی یەکەمی ئەم ساڵ خستەوە. سەرکردەی یەکێک لە میلیشیا شیعەکانی عێراق هەڕەشە لە ئەمریکا دەکات و دەڵێت ئەوەی تاوەکو ئێستا کردویانە یاری ئاگرین بووە. ڕۆژنامەی شەرق الئەوسەد لە ژمارەی ئەمڕۆیدا بڵاوی کردووەتەوە حسێن مۆنیس سەرکردە لە بزوتنەوەی حقوق کە باڵی سیاسی یەکێک لە گروپە چەکدارەکانە لە عێراق ڕایگەیاندووە بوونی بنکە ئەمریکیەکان لە عێراق ناشەرعیە و بەم شێوەی ئێستا نادەستوریشە لەگەڵ یاسای نێودەوڵەتی و دەستوری عێراقی یەک ناگرێتەوە و تووشێتی ئەو بردومانەی ئەو بنکانە ڕوبەڕووی دەبنەوە ئەنجامێکی سروشتیە بۆ ڕەتکردنەوەی ئەوەی تا ئێستا کراوە تەنها یاری ئاگرینە چونکە توانای گەلی عێراق و گروپە بەرهەڵستکارەکان زۆر لەوە زیاترە. ئەوەش لە کاتێکدا هەندێک لە کەسایەتیە دەسەڵاتدارەکانی ناو چوارچێوەیە مانگی نێوەندگیری دەکەن لە نێوان سوودانی و سەرکردەی هەندێک لە گروپەکان کە ڕایان گەیاندووە پابند نابن بە بڕیاری حکوومەت لەبارەی نەکردنە ئامانجی بنکەکانی سوپای ئەمریکا تاکە بەڵێنێک کە ئەو گروپانە داویانە بە نێوەندگیرەکان ئەوەیە بارەگا دیبلۆماسیەکان و لە نێویشاندا باڵیۆزخانەی ئەمریکا ناکەنە ئامانج.